لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 18,000 پەیوەندی بە هێڵی گەرمی فریاکەوتنی منداڵانەوە کراوە و خانەکانی داڵدادانیش سەدانژنی هەڕەشە لێکراوە و منداڵ و بەساڵاچویان داڵدەداوە. بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئاماری کارەکانیانی لە 6 مانگی ڕابردوودا خستە ڕوو. بەپێی ئامارەکە 110 ژن و 30 منداڵ داڵدەدراون کە ژماری ئەو ژنانی ماڵەکانیان بەجێهێشتووە بریتیە لە 83 ژن و ئەوانەی لە ئێستادا ماونەتەوە 27 ژن و 4 منداڵن. خەمەڕوو لە ماوەی 6 مانگی ڕابردووە ماڵی ستاوایان 28 منداڵی لە خۆ گرتووە کە ساڵی پار لەم مانگە 22 منداڵ بووە واتە ژمارەکە گەورەتر بووە. ماڵی کوڕان 31 منداڵی لە خۆ گرتووە ساڵی پار لە 6 مانگی یەکەمە 22 منداڵ بووە واتە ژمارەکە زیاتر بووە. لەم ساڵا 50 منداڵ چاودێری کراون و گەڕێنراونەتەوە بۆ ناو ماڵەکانی خۆیان یان خزمەکانیان. هێڵی گەرمی فریاکەوتنی منداڵانمان هەیە کە هێڵی 116 فریە بێ بەرامبەر مناڵان و خێزانەکانیان نەتوان پەیوەندی پێوە بکەن. لە 6 مانگی ڕابردووە 18264 پەیوەندی کراوە بە هێڵەکەوە. سەرجەمی ئەو کێشانەی ڕوبەڕووی هێڵەکە بوونەتەوە لە ماوەی ئەو 6 مانگا 2670 کێشە بوون. عومەر گوڵپی ئاماژەی بەوە کرد هەوڵەکانیان بۆ گەڕاندنەوەی موچەی چاودێری خێزان بەردەوامە کە ماوەی 4 ساڵە بڕاوە. موچەی چاودێری خێزان هەبوو بۆ منداڵانی بێسەرپەرست بۆ ئافرەتانی هەتیوبار بۆ بەساڵاتچوان و پەککەوتە بۆ ئەوانە هیچ موچەیەکیان نییە. نزیکەی 4 ساڵە و موچە ڕاگیرە. دوێنێ لە کۆبوونەوە باسمان کردەوە موچەیە بۆ چوونی جیاواز هەبوو ئایا بە داتا کۆنەکان دەست پێ بکەینەوە کە خەڵکی تیان ناشایستەیە یان بە ڕێنماییەکی تازە. پێشنیارکرا لە ڕۆژانی داهاتووە کۆبوونەوەیەکی تایبەت بۆ ئەو موچەی چاودێری خێزانە ببەسترێت بۆ ئەوەی لەوێ دەستنیشانیکەین بە چ میکانیزمێک خەڵکانی هەژار دەستنیشانکەین چکە لە ڕاستیە هەموو لیستەکانی ئەوانەی کە خەڵک تیا سوودمەند بێ ئەکرێ خەڵکی نامستەحەقی تیابێ و لە ڕابردووە وەکو پێویست سیستەم نەیتوانیوە خەڵکە هەژارەکان دەستنیشانکە. خانەکانی چاکسازی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ڕۆڵی گرنگیان لە چارەسەرکردنی کێشەکانی منداڵان و بەساڵاچوان و ئافرەتان بینیوە. بە جۆرێک لاکۆی 28 منداڵی خوار تەمەن 14 ساڵ کێشەی 14 منداڵیان چارەسەر کراوە و گەڕاونەتەوە ناو خێزانەکانیان. هەروەها لەکوێ ئەو منداڵانەی کە بەهۆی ئاڵۆزیەکانی خێزانەوە ڕوو لە خانەکان دەکەن 50 منداڵیان بۆ ناو خێزانەکانیان گەڕێنراونەتەوە کە 28 کوڕ و 22 کچ بوون. لا پرۆژەی خێزانی جێگرەوەش لە ماوەی 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 36 خێزان ناویان بۆ وەرگرتنی منداڵ تۆمار کردووە کە 2 منداڵ نێردراونەتە ناو خێزانەکان و 4 خێزانیش بۆ وەرگرتنی منداڵ پەسەند کراون. هاوکات 65 بەساڵاچوو سوودمەند بوون و 13 بۆ ناو خێزانەکانیان گەڕاونەتەوە. لە ئێستاشدا 48 بەساڵاچوو لە خانەکەدا ژیان دەکەن. بەپێی ئامارەکان 22210 خاوەن پێداویستی تایبەت لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە تۆمار کراون کە 5695 کەسیان موچەکانیان ڕاگیراوە و 4226 کەسیشیان لە لیستی موچە سڕاونەتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.